سلااوتان لێبێ و کاتان باش. ئێستا ئێمە لە گوندی گردە ڕەشەین ڕێک لە بەردەم ماڵی خورشید هەرکی دوایەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بە دیاریکراوی لە ڕۆژی هەشتی تەمووز شەڕ و پێکدادان لە نێوان لایەنگرانی خورشید هەرکی و هەروایە هێزە ئەمنیەکان ڕوویداوە. بەم هۆیەوە کەسێک لە هێزە ئەمنیەکان و هەروە کەسێکیش لە لایەنگرانی خورشید هەرکی کوژرا. شەڕ و ئاڵۆزەکە تا ئاستێکی نەخوازرا و ڕۆیش دوایەوە ئەوە بوو نوێنەری سەرۆکی هەرێم گەیشتە لای خورشید هەرکی و تا ئاستێک ئاشتەوایی ڕاگەیەندرا و شەڕەکە وەستا. دوای ئەم ماوەیە هەتاوەکو ئێستاش هیچ شتێکی نەخوازرا و لەم شوێنە یاخود لەلایەن هەردوو تەرەف ڕووی نەدا، بەڵام دیارە ئەمڕۆ دەنگۆیەک بڵاو بوویەوە یان چەند ڤیددیۆیەک بڵاو بوویەوە کە گوایە جارێکی دیکە شەڕ و ئاڵۆزی لە نێوان هەردوو تەرەف خورشید هەرکی و وەروەها عشیرەتی گۆران سەر هەڵبداتەوە یاخود لەگەڵ هێزە ئەمنیەکان سەر هەڵبداتەوە. بەڵام وەکو تیمی ڤار میدیا هاتینە شوێنی یاخود ماڵی خورشید هەرکی و زانیاری وردمان لەسەر ئەم دەنگۆیانە وەرگرت کە دیارە ڕۆژانە لایەنگرانی خورشید هەرکی و هێزی خورشید هەرکی لێرە هەر دەوام دەکەن وەکو دەوامی ئاسایی هەمیشە هەر لێرەن. بەڵام بۆچی ئەمڕۆ ئەم دەنگۆیە بڵاو کرایەوە یاخود بۆچی ئەمڕۆ ئەم ڤیددیۆیانە و ئەم دەنگۆی بڵاو کرایەوە کە جارێکی دی ئاڵۆزی دروست بێت؟ ئێمە بە دووادا چوومان کرد و قسەمان لەگەڵ کردن. دیارە ئەمڕۆ نوێنەری سەرۆکی هەرێم جارێکی دیکە هاتووەتە لای خورشید هەرکی و داوای کردووە کە ئاشتەوای یەک لەگەڵ تەرەفەکەی دیکە ڕابگەن و داوای لێبوردنیش بکەن لەو شەڕ و ئاژاوی کە یاخود شەڕ و ئاڵۆزەی کە لە ماوەکانی ڕابردوو ڕووی داوە. بەڵام خورشید هەرکی ئەم داوای ڕەت کردوتەوە. ئیدیکە وەکو حاڵەتێکی ئامادە باشی لایەنگرانی خورشید هەرکی پێیان باش بوو کە ئەمڕۆ جارێکی دیکە وجودی خۆیان بەدیار بێخن و بێنە لای خورشید هەرکی و وەکو ئەوەی کە ئەوان هەمیشە لە ئامادە باشی دانە وەکو هەر یاخود بۆ هەر بارودۆخێکی نەخوازرا و من لە نێو مەجلیسی لایەنگرانی خورشید هەرکی دانیشتم قسەم لەگەڵ کردن. دیارە چەند بۆچوونێک لەنەوە ئەوان هەبوو کە بۆچی ئەمڕۆ ئەم دەنگۆیانە یاخود جارێکی تر ئەم بابەتە زەخ کرایەوە. یەکێک لە بڕیار بەدەستەکان یاخود پیاماقوڵانی خورشید هەرکی پێڕاگەیاندم وتی دوو بۆچوون هەیە کە ئەمڕۆ ئەو بابەتە جارێکی در زەخ کرایەوە. یەکێکیانەوەیە کە حکوومەتی هەرێم لە ئێستادا یاخود ئەتوانین بڵێن خەڵکی هەرێمی کوردستان نیگەرانن تووڕان لە بەرامبەر حکوومەتی هەرێم بۆ ئەوەی کە چاوی میدیا بگۆڕن لە بەرامبەر حکوومەتەوە بۆ بابەتێکی دیکە. ئەمە یەکێکە لە بۆچوونەکان. بۆچوونێکی دیکەش پێی وابوو ئەوەیە کە ئەمڕۆ کەیسی دادگایکردنی شێروانی دەرچوو. ئەمە کاردانەوە فیدباکێکی زۆری لە ناو خۆی هەرێمی کوردستان دروست کرد بۆی چاوەکانیش لەسەر ئەم کەیسا کەمتر ببێتەوە و ئەم بابەتە جارێکی دیکە زەق بکرێتەوە. ینی ئەمە بۆچوونی یەکێک لە شاید حاڵەکان یاخود یەکێک لە پیاماقوڵانی ئەم بڵێن لایەنگرانی خورشید هەرکی بوو کە خۆم لە مەجلیسەکەیان دانیشت بووم. بەڵام وەک ئێمە کە لێرەین ئێستاش دۆخەکە زۆر ئاساییە ڕۆژانە لایەنگرانی خورشید هەرکی لێرە بەچەکەوە دەبیندرێن نەک هەر ئەمڕۆ ڕۆژانی ڕابردووش هەر لێرە بەچەکەوە وجودیان هەبووە. بەڵام بە پێی بە دووادا چوونەکانی ئێمە ئەم ڤیددیۆیانە ئەمڕۆ جارێکی تر زیندوو کراونەتەوە و جارێکی دیکە بڵاو بوونەتەوە لە سۆشیال میدیا جارێکی تریان براویان پێدراوە و بوونەتە ئەوەی کە ئیدیکە بەو جۆرە باز بکرێت کە جارێکی دیکە شەڕ و ئاڵۆزی گرژی لەو ناوچەیە ڕووی دابێتەوە. بەڵام هیچ شتێکی وە ڕووی نەدا و دۆخەکە زۆر ئاسایی. ئەمە دوایین زانیاریە لەسەر ئەم بابەتە و خورشید هەرکی هەر لە زاری خۆی بە ئێمەی ڕاگەیاند کە ئەوان وەکو ئەوەی کە پێشتر یاخود داوایان لێکراوە کە داوای لێبوردن بکەن
باسی لەوە کردکەوان ئامادەنین هیچ داوای لێبوونێک بکەن و ئەوان لەسەر حەق و مافی خۆیان و هیچ شتێکی ئەلەو بابەتە قبول کراونیە لە لای ئەوان و هەمیشە لای ماڵی خورشید هەرکی ئاوەدانە و هێزی چەکداریشی بەردەوام لێ بەڵام ئەمڕۆ ئەم ڤیددیویانە جارێکی زیندوو کرانەوە.